کۆبوونەوەکانی حکوومەت تا ئێستا نەبووە بە دەرمان بۆ هیچ کام لە برینەکانی خەڵکی کوردستان. کۆبوونەوە کرابێت یاخودنا هیچی لە دۆخی هاوڵاتیان نەگۆڕیوە. پەرلەمانتارێکی پێشووی کوردستان دەڵێت سەرجەم دەسەڵاتەکانی جێبەجێکردن و چاودێری بە پەرلەمانیشەوە تا حیزب ئۆکەی لەسەر بڕیارەکانیان نەکات کارتێکی سوتاوە. سەبەبی هەرە سەرەکی ئەوەیە کە دامەزراوەکان لە هەرێمی کوردستانە بێڕۆڵ کراون، بێ ئەرزش کراون، کۆمەڵە سڵتەی تر کە سڵتەی حیزب و بنەماڵە و خێزانی سیاسیە هەژمونیان بەسەر هەموو شتەکانە هەیە بۆیە دۆخەکە ئێستای کوردستان گەشتووە. بۆ ماوەی 2 ساڵ بە بڕیاری حیزبی پەرلەمانی کوردستان داخرا. لەو ماوەیەشدا هیچ کۆبوونەوەیەک نەکرا، بەڵام دوای کرانەوە و کۆبوونەوەکانیشی هیچ گۆڕانکاریەک لە دۆخەکە ڕووی نەدا. ئێستاش کە دوای 5 مانگ ئەنجومەنی وەزیران کۆ دەبێتەوە دەوترێت کۆبوونەوە و کۆنەبوونەوەی وەکو یەک وایە. چاودێرێکی سیاسی دەڵێت سەرجەم بڕیارەکان لەلایەن حیزبەکانەوە دەجوڵێندرێت و ڕەنگیشە لەسەر و حیزبەکانەوە هەبێت کە ئاراستە بکرێن. تەبعی نابێت حیزب تەداخل بکە، بەڵام مێژووی 28 ساڵی هەرێمی کوردستان ئەومان پێڵێت کە حیزب بەردەوامی سوێتی لە جێگەی حکوومەت بێ و دوا بڕیاریش بدە. بۆیە ئەو کەڵچەرە ئیشکردنی زۆریە بێ بۆی کە کاڵ بکرێتەوانەوە حیزب ببرێتەوە جێی خۆی و زۆربەی هەوڵە باشەکان هەوڵە دیموکراسیەکان بۆ ئەوەیە کە حیزب دەست نەخاتە ناو زۆربەی کایەکانی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆژنبێری کۆمەڵگەکەمانەوە. بەهۆی زاڵبوونی دەسەڵاتی حیزبی بەسەر حکوومەت و ناوەندە یاساییەکاندا هیچ بڕیارێک جێبەجێ ناکرێت مەگەر ئەوەی ڕەزامەندی حیزبی لەسەر بێت. بێئومێدی هاوڵاتیانیش لە کۆبوونەوەکان لەوە سەرچاوەی گرتووە کۆبوونەوە بکرێت یاخودنا تا حیزب یاخود چەند کەسێکی ناو حیزب بڕیاری کۆتایی نەدەن، نە پەرلەمان و نە ئەنجومەنی وەزیران و نەدامەزراوە حکومیەکانیش توانای بڕیاردانیان نییە. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.